ئەنجامەکانی هەڵبژاردن پڕن لە سوپرایز و داتای سەرسوڕهێنەر بۆ هەندێک مای دڵخۆشی و بۆ هەندێک شۆکێکی گەورەیە و بە ئاسانی ناتوانن ئەنجامەکان قبول بکەن. ئەو هێزانەی چاویان لەسەر سەرکەوتنی کاندیدێکیان بوو لە ناوچەیەکی دیاریکراو نەیانتوانی دەنگی پێویستی بۆ کۆبکەنەوە و ئەوانەشی تا ڕادەیەک بێهیوا بوون لە سەرکەوتن دەنگێکی زۆریان بەدەستێنا. ڕێژەیەکی زۆر کەمی هاوڵاتیان بەشداری پرۆسەکەیان کرد، بەڵام بایکۆت هیچ کاریگەری لەسەر ئەنجامەکان جێنەهێشت. ئەو هێزانەی با مەبەستی بردنەوەی کورسی کۆتا ژنانیان کاندید کردبوو. لە هەندێک بازنە ژنەکان دەنگی یەکەمیان بەدەستێنا بوو نەک دەنگی کۆتا. دوێنێ دەی ئۆکتۆبەر لە سەرتاسەری عێراق و هەرێمی کوردستان پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بەڕێوە چوو کە بە پێی دوایین داتای کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە سەرتاسەری وڵاتدا لە سەدا 41 ئەوانەی مافی بەشداریان هەبوو لە پرۆسەکەدا بەشدار بوون و دەنگیان خستە نێو سندوقەکانی هەڵبژاردنەوە. کەمی ئەم بەشداریە ئەگەرچی هیچ کاریگەری لەسەر ئەنجامەکان دانەنا، بەڵام چاودێران بە بەرزکردنەوەی کارتی سووری دادەنێن بەڕووی هێزە سیاسیەکاندا. ئەنجامە بەراییەکانی هەڵبژاردن بە جۆرێکن کە پارتی و یەکێتی ئەگەر دەنگەکانیان زیادی نەکرد بێت هیچ کەمی نەکردووە و دۆخەکەیان هەروەک خۆی ماوەتەوە. ئەوەی بۆ ئەوان مایەی شۆک و سەرسوڕمان بوو سەرکەوتنی هەندێک لە بربژێرەکانیانە کە هیوایەکی زۆریان لەسەر هەڵنەچنیون و کەوتنی بەشێکی تریانە کە هەموو هێز و توانای حیزبەکە خراپوە گەڕ بۆ سەرکەوتنیان، بەڵام لە ئەنجامدا نەیانتوانی دەنگی پێویست بەدەست بێنن. هەرچی تایبەتە بە بزوتنەوەی گۆڕان کە وەک هێزی سێمی گۆڕەپانەکە حسابی بۆ دەکرا، ئەم سەرکردە و بەرپرسانی و هەم ئەندام و لایەنگرانی تووشی شۆکێکی گەورە بوون و وێڕای هاوپەیمان بوونیان لەگەڵێکێتی و خستنەگەڕی توانایەکی زەبەلاحی دارایی و مرۆیی و میدیایی نەیانتوانی هیچ کاندیدێکیان بگێنە پەرلەمان لە کاتێکدا ئەوان لە خولەکانی پێشوودا خاوەنی 9 کورسی پەرلەمان و لە خولی ڕابردووشدا 5 کورسیان هەبوو کە لەم دواییانەدا و بەهۆی کێشە ناوخۆیەکانی بزوتنەوەکەوە کارەکانیان لەگەڵ گۆڕان هەڵپەساردەبوو. بزوتنەوەی گۆڕان لە سلێمانی و گەرمیان و هەولێر چاوی لە بردنەوەی بێ چەند و چوونی 4 کورسی بوو کاری بۆ زیادکردنی ئەو ژمارێش دەکرد، بەڵام بەپێی ئەو ئەنجامانەی لە سندوقەکانەوە هاتنە دەرەوە بزوتنەوەکە ڕێژەی دەنگەکانی هێندەکەم بوو کە لە هیچ بازنەیەک بەشی دەرچوونی کاندیدەکانی دەنگی نەهێنا بوو. بە هەموو پێوەرێک بزوتنەوەی گۆڕان زیانمەند و دۆڕاوی یەکەمی ئەم هەڵبژاردنەیە و جەماوەر و دەنگدەرانیان سزایەکی توندی بزوتنەوەکەیان داوە کە ڕەنگە بزوتنەوەکە بخاتە بەردەم دووڕیانی بەردەوام بوون و نەبوون لە کاری سیاسیدا. هێزە ئیسلامیەکان ئەگەرچی نەیانتوانی پێکەوە و بە یەکاو پەیمانی بەشداری پرۆسەکە بکەن، بەڵام لە زۆربەی بازنەکانی هەڵبژاردن کاندیدیان بەشداری پرۆسەکەی کردو. بە پێیدا بەشبوونی دەنگدەر و لایەنگرانیان کورسایی کارکردن و بانگەشەیاندا بەش بوو بەسەر زۆنەکاندا. یەکگرتو چاوی لە بردنەوەی لانی کەم 2 کاندید بوو، دەیویست هەرچی کردووە پارێزگاری لە ژماری پەرلەمانتارەکانی بکات لە بەغدا، هەرچەندە چاودێران ئەویان بە ئەستەم دەزانی بۆ ئەو حیزبە. کۆمەڵی دادگەری کە ئەویش خاوەنی 2 کورسی پەرلەمان بوو چاوی لەوە بوو ژمارەکە زیاد بکات و بە هەموو پێوەرێکی نێوخۆیی حیزبەکە و بە قسەی بەرپرسانی حیزبەکە چاویان لەوە بوو لە سلێمانی 2 کورسی و لە هەولێر کورسیەک بەدەست بهێن و کاریان بۆ کورسی 4ەم دەکرد. بەڵام لە پڕ و لە ئەنجامەکانی هەڵبژاردنەوە هاوکێشەکە پێچەوانە بوو و کۆمەڵی دادگەری توانی تەنها 1 کورسی بۆ سۆران عومەر بەدەست بهێنێت و ئەحمەدی حاجی ڕەشید کە تەواوی هیوا و قورسایی حیزبەکە لەسەر ئەو بازنەیە بوو کە ناوبراوی لێ کاندیدا، بەڵام نەیتوانی پێش کاندیدەکەی یەکگرتوو بکەوێت کە ململانەیەکی توند لە نێوانیاندا هەبوو. هەرچی پەیوەستە بە یەکگرتووی ئیسلامیەوە پێچەوانەی هەموو هێزەکانی تر و پێچەوانەی 2 هەڵبژاردننی پێشوو هەم لە ڕووی دەنگەوە و هەم لە ڕووی کورسیەوە دەنگەکانیان زیادی کردو. توانیان لە بادینان جەمال کۆ
کۆچەری کاندیدیان پێش سەرجەم کاندیدەکانی حیزبەکانی تر بخەن و لە هەڵەبجەش موسەنە ئەمین تاکە کاندیدیان بوو بە جۆرێک سەریان خست کە بەدەر لە هەموو ڕاپرسی و پێشبینیەکانەوە بێت کە تا ڕۆژی پێش هەڵبژاردن جگە لە یەکگرتوەکان کەسی تر چاوی لە دەرچوونی ناوبراو نەبوو لە نێو سنتەری پارێزگای سلێمانیش کاندیدی یەکگرتو وێڕایبوونی ململانەیەکی توندی هێزەکانی تر کە هیچ وایەکی بۆ ئەمان نەهێشتبووە دارە سێکانیانی توانی ببێتە کاندیدی براوی سێمی حیزبەکە و ئێستا چاویان لە بردنەوەی کورسی چوارەمە لە بادینان کاندیدە سەربەخۆکان کە ژمارەیەکی زۆر بوون و بەهێزترینیان ئەو پەرلەمانتارانە بوون کە بەشێک بوون لە هاوپەیمانی هیوە پێشتر و تا دوا ساتەکانی بانگە شەش دروشمی بەردەوام بوونیان بەرز کردبەوە و بانگەشەی ئەوەیان دەکرد کە بردنەوەیان مسۆگەرە و هیچ ئەگەرێک بۆ کەوتنیان نییە لەگەڵ دەرکەوتنی ئەنجامەکان هەمویان تووشی شۆک بوون و ناچار بە قبولکردنی دۆڕان و شکستیان بوون ئەوان کەدا بەش بوون بەسەر چەند بازنەیەکی پارێزگای سلێمانیدا و وەک یەک تیمی پێکەوەی کاریان دەکرد بەپێی ئەنجامی چەند ڕاپرسیەک و بە بۆچوونی چاودێرانی سیاسی ئەگەری دەرچوونی تەنها غالب محەممەد لە بازنەی پێنجی هەڵبژاردن هەبوو بە پێچەوانەوە نا ڕێبوار کەریم و نەسەرکەوت شەمسەدین هیچ دەرفەتێکی دەرچوونیان لە بەردەمدا نەبوو بەڵام لە ئەنجامەکاندا دەرکەوت کە هیچ کام لە کاندیدە سەربەخۆکان ناتوانن بچنە پەرلەمانی داهاتووی عێراق. نەوەی نوێ کە لە بانگەشەی هەڵبژاردندا بەردەوام باسی لە دروستکردنی مفاجعەی هەڵبژاردن دەکرد لە کاتی دەرکەوتنی ئەنجامەکاندا دەرکەوت ئەو مفاجعەی باسی دەکرد ڕوودەدات بە جۆرێک کە لە سەرتاسەری کوردستان دەنگێکی زۆری بەدەستێناوە و زۆرینەی کاندیدەکانی توانیویانە دەنگێکی زۆری دەنگدەران مسۆگەر بکەن و چوونە پەرلەمانیشیان مسۆگەر کردووە لە هەندێک لە بازنەکانی هەڵبژاردن کاندیدەکانی نەوەی نوێ ڕیزبەندی یەکەمیان گرتووە و بە ڕێژەیەکی زۆر پێش دەنگی کاندیداکانی ترکەوتون ڕێبوار ئەوڕەحمان و ئاریان تاوەگۆزی و مۆفەق حسێن و سروە عەبدولواحید ئەو کاندیدانەی جوڵانەوەکەن کە توانیویانە ڕیزبەندی یەکەم و دووەمی دەنگەکان بەدەست بهێنن لە سنووری بازنەکانیاندا ئەم ئەنجامانە بۆ نەوەی نوێ خوێندنەوەی جۆرا و جۆری بەدوای خۆی داهێنا و بەشێک پێیان وایە جوڵانەوەکە بۆتە جێگرەوەی بزوتنەوەی گۆڕان و توانیوێتی سەرجەم کورسیەکانی ئەو بزوتنەوەیە بۆ خۆی ببات بەشێکیش پێیان وایە جوڵانەوەکە لە خولەکانی ڕابردوودا لە پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراقیش بە جۆرێک لەبەر یەک هەڵوەشاوە کە پێدەچێت ئەم جاریش حیزبەکانی دەسەڵات گڵۆپی سەوزیان بۆ هەڵکرد بێت بۆ لاوەزکردنی هێزەکانی تر و دواتر یان بەڕێکەوتن یان بەکڕینی پەرلەمانتارەکانیان شکست بەم سەرکەوتنەی جوڵانەوەکە دەێنن بەڵام ئەمە هیچ لەو ڕاستیە کەم ناکاتەوە کە نەوەی نوێ براوەی یەکەمی هەڵبژاردنە پەرلەمانیەکەی دوێنێیە و بزوتنەوەی گۆڕانیش دۆڕاوی یەکەمی پرۆسەکەیە.